سڵاو پرسیار یەکەم cellen vävnad vad är det vilken funktion etc. واتە سێل چییە و لە چ پێک دێ سێل بە کوردی واتە خانە vävnad شانە و vilken funktion ئایا ئیشی ئەو خانانە چییە Celler är som små byggstenar i kroppen. خانەکان وەکو بەردی بناغەنە لە جەستەی مرۆڤی. I kroppen لە جەستەی. byggstenar بەردی بناغە. خانەکان زۆر گچکەنە هەموو جەستەکەی پێک دەینن. Celler är som små byggstenar i kroppen. Det finns många miljoner celler i kroppen. بمليونان بەڵکو بە بلیۆنان سێل هەیە لە جەستەی لە کڕۆپی لە جەستەی. De gör olika saker. هەر سێلەی ئیشی تایبەتی خۆی هەیە. بۆ وێنە خانەکانی پیست ئیشەکەیان جیاوازە لەگەر خانەکانی خوێن یان خانەکانی چاو یان خانەکانی دڵ. لەبەر هەندێک دۆمیۆر ئولیکە ساکر ئیشەکانیان جیایە. سێلیش لە چ پێک دێ لە سێل شارنا دەفینس سێل شارنە سێل شارنەش واتە ناوکی خانەکەی لە ناوەندێ چ هەیە کە شتێکی زۆر گرنگ هەیە کە پێی دەرێن دەفینس DNA. DNAش واتە جین بە کوردی جینەکانیش ئەوها دەکەن کە سیفەتەکانی دایک و باوک بگوێزرێتەوە لۆ منداڵەکان کاتە ئەوە گرنگترین ئیشەکانی هەموو سێلەکانە کە لە ناوکی سێلەکەی یانە ناوکی خانەکەی هەیە. ئێستا بینە لای سێلەنەس فونکشون ئایا چەند ئیشی دەکەن ئیشەکانیان چییە؟ ئەمن تەنیا هەندێک ئیشەکانم نووسیە لێرە زۆر بە ئاسانی. یەکەم ئیشیان کۆپیێرە سەیشێلڤە خۆیان کۆپی دەکەنەوە تا ئەگەر بۆ وێنە پیستی یەکەکی بریندار بوو هەندێک لە خانەکان دەمرن. خانەکان پاشماوەیەک خۆیان چا دەکەنەوە خانەی نوێ دێتە جێی کەواتە دۆم کۆپیێرە سەیشێلڤە سێلەریۆر فلێر زیاتر لە خۆیان دروست دەکەنەوە فۆرات وێکسە ئۆک فیکسە. بۆ ئەوەی منداڵکوو گەورە دەبی سێلەکان هەر خۆیان کۆپی دەکەنەوە و زیاد دەبن و سێلی نوێ پێک دەینن. فۆرات وێکسە هەتا گەورەبی و فیکسە ساکر ئەگە جێیەک خراب و چاچکەنەوە. ئەوە یەکەم ئیشیان کۆپیێرە سەیشێلڤە. دووەم ئیشیان یۆرە ئێنەرژی وزەی دروست دەکەن کەواتە کە خواردنەک دەخورێ یان ئاوی دەخۆیەوە دۆمیۆر ئێنەرژی فرۆنمات لە خواردن و خواردنەوەی وزەی دروست دەکەن ئێنەرژی دروست دەکەن هەتا بتوانین بڕۆین قسان بکەین ئیشی بکەین کەواتە سێلەکان چ دەکەن یۆرە ئێنەرژی دۆمیۆر ئێنەرژی لە چ لە خواردنێ. سێم ئیش فلیتە ساکر هەندێک شتی دەگوازنەوە بۆ وێنە سێلەکانی خوێن بۆ وێنە ئۆکسجین یان ئەو شتانە دەگوازنەوە لە سێلە کلۆسێلەکی دیکە کەواتە فلیتە ساکر شتی دەگوازنەوە هەتا فۆرئات هۆڵ لە کڕۆپن ئیگۆنگ هەتا جەستە ئیش بکە هۆڵ لە کڕۆپن ئیگۆنگ. ئیشەکی دیکە سێلەکان لەگەڵ یەک قسان دەکەن پڕاتە مێڤەراندرا سینگناڵی دەدەنە یەک دۆنخی کەرمێ دێلاندەن فۆرئات سامار بێتە هەتا هاوکاری یەکتری بکەن سێلەکان لەگەڵ یەک مێدێلێندەیان هەیە هەرچەندە مێدێلاندەکان تەنیا لە مابەینی سێلەکانە ئەوان لە یەکتری تێدەگەن. ئیشەکی دیکەش بیگە ئوپ ساکر شتی دروست دەکەن بۆ وێنە سێلەکان لە تەنیشتێک دادەنیشن هەتا
ئەندامەکی دروستکەن، دڵی دروستکەن یان چاوی دروستکەن یان خوێنی دروستکەن یان بێشکی دروستکەن ئەو شتانە یان موسکلی دروستکەن. لێرە de bygger upp delar av kroppen till exempel بۆ وێنە muskler, ماسولکە och hud, pest و شتیوە. کەواتە ئەوەندە ئیشانەی سێلەکان ڕەنگە باشبی بتوانی بنووسی. پرسیاری دووەم hudens funktion ئایا پێست ئیشەکەی چییە؟ hudens funktion یەکەم ئیشی خید، لێرە خید بەواتای پاراستن یان پارێزگاری. huden är som skyddande för hela kroppen کەواتە پارێزگاری لە هەموو جەستەی دەکا ئەو پێستە. دووەم ئیشی کە ئەو وشێ تۆزەک ڕەنگە زەحمەت بی تمپرەتور ڕێگلێرینگ. تمپرەتور واتە پلەی گەرمی، ڕێگلێرینگ واتە ڕێکخستن، پلەی گەرمی جەستەی ڕێک دێخی، ناهێڵی یان سەرمات بی یان زۆر گەرمات بی. کەواتە ڕێکخستنی پلەی گەرمی. den håller oss lagom varma eller svala. ئەگەر دنیا سارد بوو پێستەکە خۆی ئەوها بەیەکەوە خانەکان بەیەکەوە دەنووسێنی هەتا ئەو گەرمایەی لە ناوەوەی جستەی هەیە نەچیتە دەرێ و هەروەها ئەگەر گەرماش بوو بەهۆی ئارەقکردن دەتوانی گەرمایەکە بچیتە دەرەوەی جەستەی. کەواتە تمپرەتور ڕێگلێرینگ ئەویش ئیشەکە لە ئیشەکانی پێست. ئیشی سێمی شێنسلا. شێنسلا واتە هەستکردن. پێستەکە huden hjälper oss att känna när vi rör vid saker. مثلا کە دەست دەدەیە شتەچی دەزانی شتەکە ئایا ساردا گەرمە یان شێوەکەی کووە لە چ پێک هاتیە ئەو شێنسلەیان ئەو هەستە دەگوازرێتەوە بەهۆی ئەو پێستەی. کەواتە شێنسلەش ئیشەکە لە ئیشەکانی. ئیشی چارەمی ساکرهێت. ساکرهێت بەواتای ئاسایش، ئەمن و ئاسایش. den ser till att inget farligt kommer in i kroppen. ناهێڵی بەکتریا و شتی خەتەر و ترسناک بێتە ناوەوەی ناو ژووری جەستەی. کەواتە وەکو ئەوەی وایە ئاسایشە ئیش دەکا لۆ ئەوەی ناوەوەی کڕۆپیان inget farligt kommer in i kroppen. هیچ شتێکی خەتەر ترسناک نێتە ناو جەستەی. پرسیارەکەی دیکە چ بوو؟ نەرڤ سیستێمت. نەرڤ سیستێمت واتە دەمارەکانی کو ئیش دەکەن، دەماری جەستەی. یەکەم ئیشیان skicka meddelanden. Nervsystemet är som kroppens post och skickar meddelanden snabbt. کەواتە ئەو نێرڤ سیستێمە ئیشەکەی یەک لە ئیشەکانی ئەوەیە کە زوو مێدێلاندەی دەنێریتن لۆ مێشکی. واتە زوو دەزانی ئەگەر شتێک ڕوو بدا زوو مێدێلاندەکەی دەنێری ئەگەر ئێش هەبی، ئەگەر گەرمابی، ئەگەر سەرمابی. ئیشی ئەوەیە مێدێلاندەی زوو بنێری، پەیامی زوو بنێری، وەکو پۆستی ئیش دەکا. کەواتە skickar meddelanden. Snabbt واتە زۆر زوو. دووەم لە ئیشەکانی controllerar kroppen. کەواتە کۆنتڕۆلی جەستەی دەکا. کۆنتڕۆل بەواتە سەلماندن، دەسەلمێنی. ستیر بە چ ئاکامەکی بڕۆین واتە نێرڤ سیستێمەکە وا دەکا کە بتوانین بڕۆین، بتوانین قسان بکەین، بتوانین ئیشی بکەین، چونکە نێرڤەکان کۆنتڕۆل دەکەن کو ئەو ئیشانە بکەین. Den styr vad vi gör, till exempel att gå och prata. ئیشەش کە لە ئیشەکانی känna saker. دیسان هەستکردن بە شت
یلپەرۆس ئاتشێنە نێرنۆگۆت ئێڤارمت نێرڤەکان وا دەکەن کە بزانین شتێک ساردە یان گەرمە یان بزانین کەنجی بە کەیفین کەنجی بە غەمین کە نێرڤەکان ئاگایان لەو شتانەیە. ئیشێک لە ئیشەکان کە سام ئاڕبێتە هاوکاریکردن لەگەڵ سینەن مێسینەن. ساماربێتە مێسینەن سینەن واتە چ واتە بیستن، گوێ لێبوون، تامکردن، هەست پێکردن و ئەوانە بیستن و دیتن و تامکردن و گوێ لێبوون و هەست پێکردن کەواتە هاوکاری دەکات لەگەڵ چاو لەگەڵ گوێ لەگەڵ ئەو ئەندامانەی کە پێی دەرێن سینە ئەندامی هەستکردن. Jobbar tillsammans med ögon, öron och andra sinnen för att förstå världen. لۆی بتوانین لەو دنیای دەوروبەرمان تێبگەین پێویستمان بە دەمار هەیە بە نێرڤ سیستێم هەیە. کەواتە جارێ بە ئەوەندەبی ئەو پرسیانانەی ماینە لە ڤیدیۆیەکی تکە تەواویان دەکەم. هەتا ئەو کات هەر بشی.